تەورەدا ئاماژە بە هونەری خەتخۆشیەکەین هونەری خەتخۆشی تایبەتمەندەکانی چین لە خۆیدا دەگرێتەوە مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک دانەدارە خۆشنووس بەخێر بێ سپاس بە ئامادەبوونە دەستپێک بۆی لای بینەران شی بێتەوە مێژوەکەی خەتخۆشی بۆ کەی دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان خۆشنووسی یەکێکە لە هونەرە جوانە ڕەسەنە ڕۆژهەڵاتیەکان ڕاستی چۆنەڵی مێژووی ئەم خەتا گەڕێتەوە بۆ سەردەمی ئەو کاتێک کە قورئانی پیرۆز دابەزیوە لەبەرەوەی ئەم خەتانە هەمووی خەتی عەرەبین و بۆیە خەتی عەرەبیشن لەبەرەوەی کە فەتح و کەسرە و زەمما هەیە بۆ تەشکیلەی خەت بۆ جوانکاری خەتەکە هەستاوان بۆی بە جوانترین شێوە بنووسێتەوە قورئانی پیرۆز ئەو تایبەتمەندیانە چین کە لە هونەری خەتخۆشی خۆی ئەبینێتەوە بەڵێ ڕاستیەکەی چەند جۆرێکی خەتمان هەیە ئێمە ئەگەر باسی بکەین خەتی سولوس نووسخ دیوانی فارسی و ئەم جۆرە خەتانە زۆر بەکاردێت لەسەر ئاستی جیهان لەبەرەوەی کاریگەری تەواوی لەسەر نووسەران هەیە ئەو کەسانی کە ئەنووسن و نووسین بەڕاستی سەرچاوی بنەمای خوێندن و خوێندەواریە لەبەرەوە زۆر گرینگە هەموو کەسێک بە جوانی بنووسێت خەت کاتە جۆرەکانی خەتخۆشی چەند جۆرە باز لەوە دەکرێت بەشەگەڵان حەوت جۆرە ئەمە دروستە زیاترە باز ناکرێت تقریباً سەروی 70 ئەوانە بەڵێ هەرێکە و خەتی خۆیە بۆ نمونە خەتی فارسی چەندین جۆریان هەیە یعنی مەسەڵەن خەتی سەر کارتۆن جیای خەتی نووسین هی سەر مەکتەبەکان جیای وا بڵێن کاکدانا لێرە سێ جۆری ئەمە خەتخۆشی لێرەدا بوونی ئەگەر باسی جۆرەکانی ئەم کە لێکەمەوە دەست پێ بکەین بۆی لای بینەران شی بێتەوە ئەمە خەتی سولسە خەتی سولزێکێکە لە خەتە لەو خەتانی کە لەسەر ئاستی جیهانە ناو ناوبانگی هەیە و ئەوەی تریش هەر خەتی سولسە ئەوەی تریش هەر خەتی سولسە گە پرسیار بکرێ بۆ بە خەتی سولز نووسراوە لەبەرەوەی خەتەکانی تر بۆ نووسینی چۆنەڵی عەرەبی نابێت لەبەرەوەی ئەمە فەتح و کەسرە و زەممەی هەیە کە یەکێتە ناو جۆری خەتەکەوە تەشکیلەیەکی جوانمان پێ بەخشێت ئەو خەتی سووسەکە تو ئاماژە پێکرد تەنها بۆ شوازی عەرەبیەکەوەی کە زەممە و کەسرە و شتی هەبێت بەڵێ خەتی نووسخ چووکە قورئانی پیرۆز هەر هەمووی لەبەرگەوە بۆ بەرە گشتی بە خەتی نووسخ نووسراوە لەبەرەوەمە کاریگەری تەواوی لەسەر ئەو کەسە هەیە کە مەسەڵەن بیخوێنێتەوە ئەوە لەبەرەوە کاکدانە ئەوە یەکەم ئەمێت باس لەوە ڕەنگە زەردەی بکەی لەگەڵ باگراوندی ڕەش بۆچی ئەمە ڕەنگی زەرد و باگراوندی ڕەش ئەگە یەک جۆر بێ ئەوانی تر جیاوازن ئەمە سپی و ڕەشە بەڵێ بۆ مەسەلەی ڕەنگ ئەو کەسێک کە خۆشنووس بێ زەرورە شارەزای ئەلوان بێ بۆ ئەوەی تەشکیلەی خەتەکە چۆن دانێت لەگەڵ ئەو ڕەنەی کە لە پشتیەوە هەیە مەسەلەن خەتی ڕەش و زەرد زۆر لەسەر یەکتری ینی دەرئەکەوێت بەڕاستی یعنی زەرد لەسەر ڕەش شێوازێکی زۆر کاریگەر و جوان ئەبەخشێت بەڕاستی لە هەموو ڕەنگەکان بە قووەتر زەردە کاتە ئەمە تەنها بۆ ئەوی دەرکەوتنە یاخود مانای هەیە ئەم دوو ڕەنگە بێکەوە تێکەڵەکرێت وەکو مانا ئێمە وەکو مانا بەکاری نایێنین مەسەلەی خەت چکە ئێمە زیاتر بۆ کاریگەری ڕەنگەکە چۆن ئەیبەخشێت بە بینەران بەڵێ بەڵێ کاکدانە ئەگەر بەراوردێکم بۆ بکەی جیازێکم بۆکەی لە ناوان ئێستا و لە ڕابردوودا بتایبەت لە ڕابردوودا چۆن بۆ لە ئێستاشدا ئەبینی جۆرە چاپەمەنیەکان و چاپخانەکان بەگشتی زۆر بەربڵاوە مەسەلەی هونەری خۆشنووسی یەکێکە لە هونەرە کولتوریەکان لەبەرەوەی ئەمە هەموو وڵاتێک خۆتان نەزانن معلومی بەڕێستانەکە لە هەموو وڵاتێک کولتوری تایبەتی خۆی هەیە وڵاتە ئەچیت داخل هەر شارێکەبی هەر وڵاتێکەبی کولتور و جلوبەرگی تایبەتبەندی خۆیان هەیە لەبەرەوە مەسلەی هونەری خۆشنووسی یەکێکە لە هونەرە ڕۆژهەڵاتیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان و کوردستان و عێراق بەدەرنین لەمە و ئێران ئەمانە بەڕاستی زۆر گرنگی بە خەتەدەن لەبەرەوەی خەتی عەرەبی و کوردی نزیکە لە یەکەوە بۆیە زیاتر گرنگی و ئەمهێتی هەیە لە سەرجەم ئاستی وڵاتان ئەو گۆڕانکاریانەی بەسەردا هاتووە لە کۆن و لە ئێستادا مەسلەی ئەوەی کە مەسەلەن جیاز و ئەوە هاتووە و لەم سەردەمەی ئێستادا بە تایبەتی لە شاری سلێمانی تقریبا نزیکەی 40 مەطبوعە هەیە لە شاری سلێمانی لە ئێستادا یعنی ئەمەش چۆنەڵێ ئەگەر کەسێک پرسیار بکا بۆ نمونە بڵێ خۆ کاریگەری و گرنگی خەتخۆشی نەماوە خەتخۆشی وەکو من نمونەی فەرشێکی مەسەلەن کولتوری ئێهێنم و لەگە فەرشێکی نوێە ئەگەر کەسێک ئەو دوانە بەراورد کە بێگومان ئەو کولتوریەکەی بەلاوە گرنگترە جوانترە ئەهمیەتی زیاترە لەبەرەوە هونەری خۆشنووسی خەت کۆن نابێ و گرنگی تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ کورد زیاتر بە چ جۆرە خەتێک ئەنووسە لەنێو کوردە بەربڵاو بێت زیاتر ئەگەر تەجروبەی بکەی هەموو کتێبەکانی هەرێمی کوردستان هەر هەمووی بە خەتی نووسخ نووسراوە بۆ لەبەرەوەی بە هەموو کەسێک بخوێندرێتەوە توانی کاکدانە بۆمان بنووسی بۆیە لای بینەران زیاتر شی بێتەوە ببیندرێ
لەبەرەوەی ئەم وەرەق و باگراوندە مۆریکاڵە بە ماجیکی سوورەی نووسیان کێشەی نییە لە ڕووی کێشەی نییە هەر ماجیکی ڕەشیش بە حەزەکەی بە ڕەشەی نووسین ئەمە ڕەش دەست خۆش خسمت نازانم چی بنووسم بۆ نمونە بنووسم کوردستان بۆ منە بنووسی کەناڵی ئەنارتی بەسەر چاوە وەڵاو ئینگلیزیتیایە بۆیە چکە ئێمە مەسەلەی خەتاتی زۆر جارە پرسیارەمان لێکرێ بۆ نمونە بە ئینگلیزیش خەتاتن ڕێ بە ئینگلیزیش خەتاتن ئێمە زیاتر لەسەر ئەو حروفی عەرەبیانە ڕاهاتوین چکە ئینگلیزی ئیشمان پێ نەبوو بەڕاستی لەبەرەوەیە هەر بە کوردێکی ئاساییە بەسەر چاو کەناڵی ئەمان باسەکەوتش جۆرەخەتی نوسخە ئەو جۆرەیە کە بە هەموو کەسێک ئەخوێندرێتەوە مناڵ و گەورە و ئەوەی کە هەر کەسێک خوێنەواری هەبێت ئەتوانێت بخوێنێتەوە بەس جۆرە خەتەکانی تر ئێستا بۆ نمونە ئەو خەتە ئەوەی خەتات نەبێ ناتوانێت بخوێنێتەوە هەر نازانێت چیش زەحمەتە بەڵێ کاک دانا تا تۆ ئەمان نووسیت ئەمێ بزانم تەنها ئەو نوسحەی کە باسی کرد بۆی بینەران بۆ منە ئەوانەی کە سێری ئەەکەم باشی لی تێبگەنێنەوە کوردە باوترینە یعنی زیاتر بەکاردێ یاخود جۆرەکانی تریش پشتی پێ ئەبەسترێ هاوڵاتیان ئەوانەی کە تۆزە شارازایان لە خەتخۆشی بتوانن لێکی جیا بکەنەوە بەڵێ وڵایی مەسلەی خەتخۆشی ڕاستیەکەی لەم وڵاتە هیچ گرنگی پێ نادرێت لەبەرەوە زەرورە ئێستا بۆ نمونەگە کەسێک پرسیار بکە لە ئێران هەموو کەسێک خەت ئەزانێ بۆ لەبەرەوەی مناڵ لە پۆلی یەکی ئیبتیدایی و فێری خەتخۆشیەکەن چونکە خەتخۆشی بەشێکە لە خوێندەواری یعنی تۆ بۆ نمونە ئەگەر کەسێک نەتوانێت بنووسێ جوان بنووسێ ئەناوە زۆر باش شارەزایی لە خوێندن و خوێندەواریانە کەناڵی ئەنارتی بەڵێ ئەمە ئەگەر بمەیتێکایتان بە پیشانی بینەرانی دەستەکانە خۆش بێ ئەمە خەتی نووسراوە کەناڵی NRT کەناڵی هەموو ڕەنگەکان بەڵێ کاکدانە ئەگەر بە شازێکی تر بە ڕوبع بەشێوازی ئەمەزان چۆنە بەسەر چاو بە ڕوقعشە نووسین بەس مەسەرەن خەڵکیش زۆر تەڵەبی لەسەر خەتی دیوانیە دیوانیش خەتێکە لەو خەتە سەرنج ڕاکێشانەی کە کەم کەس هەیە شارەزا بێتیایە سەرتا بەڕۆ بۆمەسە دوای ئەوەش بە دیوانەکەش بۆمان بنووسیت بۆیەک و جیاوازیەکی لێبە لە نێوانیان توانین بنووسین بەڵێ عینەن نووسێت عینەن بەڵێ زۆر باشە بە خەتی ڕوقعە ئەو خەتەیەکە خەتێکی سەرەتایە هەموو کەس لەم خەتەوە فێری خەتاتێ بێت ئەو خەتێکە تۆ ئێستا پێی ئەنووسی وەکو ئەوەی نوسحەکە خەڵک ئەتوانێت بە ئاسانی لی تێبگات ئەمە ئەو جۆرە خەتەیە کە خەڵکی ئاسایی پێ نووسێت و بەڵام چۆنەڵی نیزامی هەیە یاسای هەیە ئەگە بچێتە سەر یاساکە ئەتوانێت بە ئاسانترین شێوە بینووسێت واتە ئەو یاسایانە چین کە لێرە تاخۆی بینێت ئەو یاسایانە ئەوەیە بۆ نمونە لێرە ئێمە کوڕاسەمان هەیە کوڕاسەی محەممەد هاشممان هەیە لە بەغداد ئێستا نەماوە لە ژیان کوڕاسەی محەممەد عیززەتمان هەیە کوڕاسەی حاصل ئەوانە تقریبا نزیکەی 200 ساڵە بێ لە ژیانان نەمان بەس کوڕاسەکەی لە عالەما ئیشی پێکرێت بەڵێ لە قسەکان تا ئاماژە بۆ کرد کە لێرەدا خەتخۆشی زۆر گرنگی پێنەدراوە دەکرێت بوترە ئەمە کێشە و گرفتەکانی خەتخۆشان لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی هەموو کەسێکە لەبەرەوەی هیچ کەسێکم پێ بڵێ پێویستی بە نووسین نەبێ یعنی نووسین یعنی مناڵ کە ئەچێتە پۆلی یەکی ئیبتیدایی یعنی سەرەتای دەستپێکی خوێندنە هەر لەو کاتەوە پێویستی بە نووسینە ئەنجا پێویستی بە جۆگرتن و بە جۆرەکانی تری خوێندن و خوێندەواریە لەبەرەوە نووسین سەرەتای دەستپێکی خوێندن و خوێندەواریە کەناڵی NRT ئەمان زیاتر جیاوازیان هەیە لەوەی کە وەکو ئەمان دانی پێ نەدراوە بۆ منە لێرە یەکە لێ نەنووسراوە وانە بەڵێ یەکە نەنووسراوەی NRT-ەکە کەناڵی NRT ئەمە خەتی مە جۆری خەتی ڕوقعەیە ئەو خەتەیەکە هەموو کەس لەو خەتەوە فێری خەتاتێ بێ بەڵێ ئەمان نوسحە جۆرەکەی تر کە باسی کرد زیاتر دیوانیە ئەو زۆر سەرنج ڕاکێشە بۆ خەتی عەرەبی کەواتە ئەو دیوانەی کە باسی کرد کە لێرە نییە بۆیە
بنووسێت بۆی بینەران بزانن کە خەتی دیوانی کام زۆرەیە. بەڵێ ئەو دیوانی کە باسی کرد زیاتر چ بابەتی پێنووسرەیە هاوڵاتیان زیاتر پەنابەنە سەر چ جۆرە نووسین و بابەتێک تێە. ئەو دیوانەیە وەک چۆن شتێک بڵێ دەگمەن شاس تایبەتمەندی لەسەر ئاستی ژیان ئەوە بەکاردێت ئەو خەتە بەکاردێت. واتە شتێک بێ زۆر تایبەتمەند بێ؟ بەڵێ بەڵێ زۆر تایبەت بێ ئەنجا بۆ وانووسرێت. نمونەیەک هەیە بۆمان پێێنیتەوە؟ زیاتر چۆنڵی بۆ شعری عەرەبی بۆ چۆنڵی بۆ شتێک کە شاز بێ و تایبەتمەندی خۆی هەبێت کە بینەران ببینینیان ئەتوانن بە ئاسانی لی تەبگەن یاخود ئاڵۆ خۆی مۆزوعی ئەوەی کە بینەران بیبینێ و زۆرە خەتە بۆ ئەوەی ناسینەوەی ئەو جۆرە ئێستا زۆر کەس جار وا هەیە کە ئەم خەتا بینێک سەر زانێت سولسە لەبەر ناشزانێت خەتەکە نازانێت بە زۆرەکەی شارەزایە کە زانێت سولسە. بەڵێ واتە شازی جیاواز تەنها لە سووسیشا خۆی ئەبینێتەوە ئەمان بە سێ جۆری جیاواز نووسراوە واتە هەر جۆرێک کە بوونی هەیە ئەتواندرێت با چەند لقێک لی بێتەوە بۆمنا ئەو نوسخەی کە تۆ بۆ نووسیوەتی هەر بەم جۆرە ئەنووسری هەم شازی جیاوازی هەیە. ڕاستیەکەی ئەوەی کە زۆر ینی خەڵک ئیشی لەسەر بکە و ئیشی پێ بکە خەتی نوسخ و سولسە ینی ئەو دوو جۆرە خەتە زۆر ئیشی پێکرێت و لە ئێران خەتی فارسی زۆر ئیشی پێکرێت بەڕێ خەتەکەی خۆیانە و هەر مناڵ لە مناڵەوە هەتا گەورە هەر هەمی شارەزای و خەتە هەیە بە تایبەتی خەتی شکستە کە بە خەتێکی بووکی خەتەکان ناسراوە کە کەم کە زێ شارەزا بێت هەیە. وردە مەبەستەوەیە بە ئاسانی وردە چۆ خاوبوونەوەی تایە و شارەزاییەکی چۆنڵی ڕوحێتێکی تایبەتەدا بە مێشە بۆ ڕاستی زۆر بەقوتەوە خەتە. لێک چواندنی نێوان ئەو خەتخۆشانی کە لە هەرێمی کوردستاندا پێڕاو دەکرێت لەگەڵ لەسەردادا باسکرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکاندا یەک چواندنی تەواوەتی هەیە لە نێوانین یاخود جیاوازی بەدی دەکرێت. جیاوازی بەدی ناکرێت ئێمە تەنسیقێک و علاقاتێکی زۆر باشمانەیە لەگەڵ وڵاتە عەرەبیەکان بەدەوام چیان لەگەڵ ئەکەین و ملاحەزەی خۆمانەیە ئەوانیش زانیاریە دەن بە ئێمە بەڕاستی ئێمە سوودمان زۆر لەوان بینی و لە مەسەلەی خەتە و لە مەسەلەی بە تایبەتی ساڵانە ئەم خەتانە ئیمتیحانی لەسەرکرێت لە وڵاتی تورکیا ئیمتیحانی لەسەرکرێ و پاداشتی لەسەر درێت و ئیجازەی لەسەر درێت و یەکەم و دووە مستەیەمی تیادێت لەسەر ئاستی جیهان. ئێستا ئەگەر کەسێک پرسیار بکە یەکەمی هەموو جیهان لە خەتاتیا کێ لە کوردستان دانیشە. کورد زۆر زیرەکە لە مەسەلەی خەتا ئەگەر کەسێک پرسیار بکات دراوی دیناری عێراقی شێ نووسێتەوە کورد نووسێتەوە یەکەم کەس کە ئەو کەسەی کە پیشەسازی مۆری هێناوەتە عێراقەوە ئەمین کۆیی بوو کە ئێستا لە ژیانە نەماوە ئەمانە کەسی بەناوبانگ بوون. حامد ئامێدی ئەو کەسە بووە کە لەگەڵ دکتۆر عوسمان تەهایە بەرەو وڵاتی سعودیا بەڕێکەوەن بۆی ئەم قورئانە بنووسنەوە کە ئێستا هەیە. بەڵێ ئاماژە بۆ کرد لەوەی لە جیهاندا پێشبڕکێکە برای بەدەستێنا لە هەرێمی کوردستانەوەتە ساڵانە پێشبڕکێ ئەنجامەدرێت یان چۆناییە بەڵێ ئەو پێشبڕکێ ئەنجامەدرێت مەسەڵەن لە کوردستان 4 کەس بەشداریەکان 2 کەس بەشداریەکان و لە چەندین وڵاتی تایە لەم وڵاتانە کە ئەم کەسانە بەشداریەکەن لە وڵاتی تورکیا بەشداریەکەن ساڵانە ئەم تاقیکردنەوەی لە وڵاتی تورکیا ئەکرێ و بەم ئەو تاقیکردنەوەش بەمانە ناکرێت بە قەمیش و بە حیبرەکرێت لەبەرەوەی ئەوەی ئیمتیحانە. بەڵێ جیاوازیان هەیە لە نێوانیان جیاوازیەکەی تەنها ئەوەیە ئەم بە ماجیک ئێستا ئێمە لێرە بە ماجیک و بە فڵچە زیاتر ئیشی لەسەرەکەندا لە هەرێمی کوردستان بەس ئەوانەی کە بەشداری ئەو وڵاتانەکەن بە حبر و قەمیش بەشدارێکەکە گەر بێت و وشەیەک بۆم نە هەر کەناڵیە نارتی بنووسرێت بۆ دوو شازی کە باس کرد بە فڵچە و بە ماجی خۆ جۆرەکەی تر کە ئاماژە پێ کرد ئەمە شازی نووسینەکەی جیاوازی تیا ئەبینترێت بۆم نەیەکێک ئەگەر سەریکە ئەزان ئەمە وشەکە بۆم نەبڵێت ئەمە بە جۆرێک نووسراوەش بە جۆرێکی تر واتێک سەر ئەبینترێت بۆ فڵچەی کە بەکاریە. بەڵێ چۆن بەس خۆی قانونی خەدوایە یعنی چۆنەڵی دەبێت سەبر و تەحملێکی یەکجار زۆرت هەبێت لە بەرەوەی چەندین ئەزمونەکەی وەرە کاغەزە دڕێنی و ئەنووسیتەوە هەتا ئەو کاتی کە ئەگەی بە ئاستێک کە ئاستێکی سەرەتایی پێڵم دواتر وردەوردە تا ئەو کاتی کە فێرە بیت ئەمە هەمووی نظامی نقطە ئەوەیە بێ لەگەڵیان ڕابێت بەڕاستی. کاکدانا ئەو یەکەم بە فڵچە نووسراوە یان بە چ جۆرێک بە فڵچە نووسراوە جوانەکەی ترش بە هەماشەوە بەڵێ بە فڵچە نووسراوە بە فڵچەی تایبەتی خۆی هەیە خەتاتی تایبەتە بەخۆی ئەو ڕەنگەشی کە بووی بەکاردێ هەر تایبەتە. ئەی سەبارەت بۆی کە بۆن دانێکی ئاوا تەواو بکەن کاتەکەی چەنێکە چەنێکتان مانگێک 20 ڕۆژ 25 ڕۆژ جاری وایە وەرحاصڵ کاتی ئەوێ بەڕاستی لە هەفتەیە کەمتر نابێت تەنها بۆ یەکدانە. بەڵێ ئێستا ئەمە
گرنگی نییە لە هەرێمی کوردستان و لە عێراق و بگرە لە وڵاتە عەرەبیەکانیش بەڵام لە تورکیا گرنگی تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوە لێ پارەیەکی یەکجار زۆرەکات بەڕاستی لە ڕووی گرنگێکەوە مەبەستت لە چێ مەبەست لە کردنەوەی خۆل و شوێنی تایبەت هەیە ئێستا بۆ نمونە یعنی چۆنەڵی لە هەر وڵاتە و گرنگیدان بەشتی خۆی ئێستا بۆ نمونە کللتور بەڕاستی ئەبێ بپارێزرێ دەستی پێوە بگرین بە هەمومان ئەمە بەشێکە لە کللتور یعنی دەبێ بیپارێزی مەسلەی خەت و خەتخۆشی گرینگە کەس هەیە پێی ناخۆش بێ خەتی خۆش بێ یعنی خەتخۆشی یەکێکە لە چۆنەڵی لە بنەما هەرە ڕیسەکانی خوێنەواری بەڵێ ئەوش بەهرەیەکە بۆ خۆی لە کەسان لە بەهرە گرنگەکان کە خی گەورەی بەخشێت بە هەموو کەسێکی نابەخشێت تا چەند گرینگە ئەم هوەری خەتخۆشیە بگەیەندرێت واتە بگوازرێتەوە بۆ کەسانی تر ڕاستێکی ئەوەش ئەو وتەی بەڕێز شت هەرەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت کەم تەرخەمە لەم مەسەلەیە لەبەرەوەی ئێمە کاتی خۆی لە خۆشنووسان داوامان کردووە کە کتابمان بەرز کردوەوە بۆی ئیش لەسەر ئەمە بکرێ و لە ناو خوێندنا جارانە خوێندرا بەڕاستی ئێستا ناخوێندرێ لەبەرەوە خەتخۆشی وەقی چێکە باەکێک بێت لە دەرسەکان بخوێندرێت و فێری خەتخۆشی بێ هەموو کەس بەڵام شوێنێک نییە تایبەت بێ کە مەسلەی بڵێ فێری خەتخۆشی بی بەڵێ کاکدانەوە جاران ئەخوێندرا مەبەستەوەی پێشتر لە ناوەندەکانی خوێندندا بوونی هەبوو یاڵنیایی لە دەرسی هوەرا خوێندرا بە تایبەت بوو بەڵێ مامۆستای تایبەتی بۆی هەبوو یا مامۆستای هوەر ئەیتوانی خەتخۆشی بڵێتەوە ئەیتوانی بەپێ ئەو کوڕاسانەی کە هەبووە ئەیتوانی دەرس و دەوری بکاتەوە بەڵێ نووسەرەکان تا چەند لە ئێستادا پەنادەبەنە بەر خەتخۆشان بۆ بەرگی کتێبەکانیان بەڵێ جا ئەگەر پرسیار ئەو پرسیارش بەڕاستی زۆر گرنگە ینی مەسلەی بەرگی کتێبەکان ئەو کەسەی کە کتێبێک ئەنووسێتەوە ئامادەیەکەوە بۆ ئەوی بە جوانترین شێوازی خاتە بەر دەستی بینەران بەرگی کتێبەکە زۆر گرنگە سەرنجڕاکێشە بۆی بە جوانترین خەت بنووسرێتەوە ئەو کتێبانی کە تەجروبەی بکە لە هەرێمی کوردستان کە بەرگەکانی زۆربەی بە خەتی نوسخ و سولس نووسراوە ئەم دوو خەتە چونکە خەتێکی یەکجار سەرنجڕاکێشن و هەندێکیان بە خەتی فارسی نووسراون بە تایبەتی ئەو شعرانەی حافیزی شیرازی و ئەو شعرانەی کە با بڵێم کە کاریگەرن سەرنجڕاکێشن زۆر جارەتەوە بۆ نمونە شعرێک زۆر خۆشە ئەگەر بە خەتێکی جوان نووسرابێ تۆ تااقەتت لێ هەیە یەکسەر لەبەر شێکی بەڵام ئەگە بەناشی نووسرابێ لەوەی هەر تااقەتت نەبێ بشی خوێنیتەوە لەبەرەوە زۆر کاریگەرێ کاکدانەگەر بکرێت بە جۆرێکی تر هەماشمان بۆ بنووسیت چ جۆرێکی شاو کاچان لێرە گرنگیش پێدراوە بم جۆرێکە بۆمانە نووسی جۆرێکی تر بێ بەڵام ئەگەر نازانم حەزەکەم جار بە ماجیکە سوورەکە بۆ بام چاوەخۆش بێت ئێمە نازانم ئەو دوو خەتە زۆر ئیشی پێکرێت لە هەرێمی کوردستان خەتێکی تر بێ مەرجنی ئەمە ئەو جوانەکە باوترینە دیوانی نەنووسم بە دڵی خوازەکەی خەتی دیوانیمان بۆ بنووسە بە بینەران بیبینن باش تا تۆ ئانووسی کاکدانە ئەمە بزانم تا چەند گرینگە فستیڤاڵ یاخود پێشبڕکە لە نێوان خەتخۆشان نەک لەگەڵ وڵاتانی ترەوە هەر لە نێو خۆی هەرێمدا هەبێت بوونی هەبێ ڕاستێکی ئێمە پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ برادرانی خۆمان لێرە لە هەرێمی کوردستان لە هەولێر لێرە بەڕاستی ئەوەی کە با بڵێن دەستی ئێمەی گرتووە ینی بەرەو پێش ناچین ئەوەیە کە لە سەرئاستی سەرەوە هەست بە بەرپرسیارەتی ناکرێت بۆیە ئێمە لەبەرەو پێشکەوتن وەستاوین بەڕاستی باڵێ ئەمان هەست دەکەم کەمێک زەحمەتە لێ تێگەیشتن ئەمە بەڵێ هەموو کەس ناتوانێت بخوێنێتەوە بەس زۆر بەو شێوەیەش نێوەکو خەتی سولس نییە چکە خەتی سولس قڕسترە لەبە زەحمەتترە لەوە بەڵێ تاڵان هەچی خەتات هەیە لەسەر ئاستی دنیا بۆ خەتە تاقیکرێتەوە ئەگە شارەزاوی لەو خەتە ئێتر تەواو ئیجازەتە دەنێ مەبەست لە بڕوانامەی تایبەتەوە ئەکادیمیانەیە بەڵێ گەرەمە تاوابی بە ئەمەشامشانی بینەران بێ خەتی دیوانیە یەکێکە لە خەتە سەرنجڕاکێشەکان لەسەر ئاستی دنیا وای بە ماجیکە سوورەکە نووسراوە خەتی دیوانیە دەستەکانە خۆش بێ کاکدانش دەستاوێ مێ لێرە دواوتە لەسەر هونەری خەتخۆشیدا لێرە بە بینەرانی بگەێنی هەم هەمان کاتە بۆ ئەوانێک ئێستا بینەرمانن حەزەکان فێر ببن بێن ناو ئەم هونەرەوە بەڵێ ڕاستێکی ئەو کەسە زۆر جار ئەو کەسانە پرسیارەکەن بۆ مناڵێن خەتخۆشی قورسە و فێر نابی و شتێکە هەر لە مناڵیەوەگە بتوانانی ئەگەر
خۆت بیزانی و ئەیزانی و نەیزانی تەواو فێر نابی. ئەمە تا ڕادەیەک ڕاستە، بەڵام ئەتوانی فێر ببیت، فێری خەتخۆشی بیسە. بۆ نمونە زۆر کەس هەیە ئەڵێ فێری خەتاتی نامێ، فێری خەتاتی بم، فێری ئەمەی خەتخۆشی بم. بە تایبەتی و کەسانەی کە لە دایرەکانن پێویستیان بە جوانی و ڕاستی خەتخۆشی قرس نییە، پەیوەندی بۆ کوڕاسانەوە هەیە، ئەتوانی کوڕاسەکان لای خۆت چۆنەڵی دەوری بکەیتەوە و لە بازار هەیە، لە هەموو شوێنێک هەیە توانن بێنن لای خۆیان لە خەتی ڕقعەوە دەست پێ بکەن و خەتێکی ئاسان و ساکار و سادەیە، هەموو کەسێک دەتوانێت پێوێرێت کە فێر بێت. زۆر سپاس بۆ کاک دانەدارە خۆشنووس، سپاس و زانیاریەکان و ئامادەبوونت. زۆر سپاس. بێگومان لەگەڵتان بەردەوام بین، بەڵام بچانێک و ئاگاڕێنەوە.